لە چاوەڕوانی لافاوی بناغا هەڵتەکێنی کرێکارانی پیشەسازی نەوتدا. کرێکارانی ڕسمی نەوت ڕۆژی 22 مانگی بەفرانبار لە 119هەم ڕۆژی شۆڕشی جەماوەری ئازادی خوازانەی ئێراندا ڕاگەیاندنێکیان بڵاو کردەوە لەژێر ناونیشانی یاری کۆتایی هات. لە ڕاگەیاندنەکەدا هاتووە وتوبوومان کە یاری بە هەست و دەرونی ئێمە مەکەن لە پەسەندکرانی یاسای مادەی دەوە کە ڕۆژی 19 مانگی خاکەلێوەی 91 دەرچوو 10 ساڵ و 245 ڕۆژ تێپەڕیوە. شەممەی ڕەشی 1401مان تەجروبە کرد. 26 مانگی سەرماوەزمان نایە پشتسەر و ئێستا کاتی ئەوە هاتووە کا ڕیشە و پەتەی درۆکانتان بخەینە سەر ئاوی بێ ئابڕوویتان. 27 مانگ ڕۆژی کۆتاییە. چاوەڕێی سێڵاوی بناغە هەڵتەکێنی کرێکارانی پیشەسازی نەوت بن. تا ئێستا بە گیان و دڵ هەرچیەکمان هەبووە بە دڵاوەڵاییەوە ناومانەتە پێناو بەرهەمهێنانەوە کا قازانجەکەی بۆ گیرفانی ئێوە و سفرەی بەتاڵ ئاو و هەوای پیس نەخۆشی و ڕەوان پەرێشانیش بۆ ئێمە و بنەماڵەکانمان بووە. یاری بەنۆرەیە، ئیتر وەڵامی کەس نادەینەوە. لە هەمان ڕۆژدا شۆرای سازماندەهی ناڕەزایەتیەکانی کرێکارانی نەوت نووسراوەیەکیان لەسەر سایتەکان بڵاو کردەوە لەژێر ناوی بەیانیە سەبارەت بە بارودۆخی مەترسیداری ئێستا. نووسەرانی ئەو بەیانیە وەکو بەشێک لا شۆڕش دوای چاوگێڕانێکی خێرا بەسەر ڕەوتی ڕووداوەکانیدا توند و تیژی بێسنوور و قین و تووڕەی ئافرینی سەران و کەسانی سەر بە کۆماری ئیسلامی و ئیعدامی 4 کرێکاری شۆڕشگێڕ و ناڕازی جەختیان کردەوە. وڵامی ئەم ئیعدام و سەرکوتانە پەرەسەندنی ناڕەزایەتیە سەرتاسەریەکانە. ئەوە لە حاڵێکدایە لە پاڵ ئەم سەرکوتانەدا بەڕێچوونی ئێمە کرێکاران و خەڵک ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر دەکەوێتە بەرتاڵان و بڕۆ و هێڵی هەژاری گەیشتۆتە 30 ملیۆن تمەن و ئاستی هەژاری و برسیەتی و نەبوونی مەسکەن و ئاوارەبوون کارەسات بارە. لە بەیانیەکەدا وە بیرهێنراوەتەوە ڕێگای ڕزگاری لەم بارودۆخە یەکێتی و هاوپشتی و یەکبوونی ئێمە جەماوەری خەڵکە. ئەمڕۆ کاتی ئەوەیە کە ئێمە کرێکاران، ئێمە مامۆستایان، خانەنشینان، لاوان، خوێندکاران، قوتابیان، داکۆکیکارانی مافەکانی ژن و مافی منداڵان و LGBTیەکان، پارێزەرانی ژینگە و سەرجەم چین و توێژە وەگیان هاتووەکان و ناڕازیان ڕێزێکی واحید پێکبێنین و بەیەکگرتن لا دەوری هەندێک داخوازی هەنووکەیی سەنگەرێکی پتە دروست بکەین بۆ هەڵێنانەوەی هەنگاوەکانی دواتر و سەرکەوتنی کۆتایی. لە بەیانیەکەی شۆرای سازماندانی ناڕەزایەتیەکانی کرێکارانی پەیمانی نەوتدا جەخت کراوەتەوە کە ڕێزی یەکگرتووانە لە بارودۆخی ئێستادا دەبێت لە دەوری داخوازی لانیکەمی و هەنووکەیی پێک بێت. بە کورتی ئەو داخوازیانە بەم شێوەیەن: ئازادی خێرا و بێشەرت و مەرجی سەرجەم زیندانیانی سیاسی، هەڵوەشانەوەی بە خێرایی دەرکردن و ئیجرای حکمی ئیعدام، کۆتایی هێنان بە هەموو چەشنەستەمێک لا دژی ژنان، جیایی دین لا دەوڵەت، ئازادی دەربڕینی ناڕەزایەتی، کۆبوونەوە، مانگرتن، خۆپیشاندان و ئازادی بێشەرت و مەرجی بەیان و ئەندیشە، سڕینەوەی ستەمی نەتەوایەتی، لابردنی هەموو جۆرە هێزێکی بانتر لە خەڵک لە ڕێگای ئیدارەی شۆرایی و جەمعی کۆمەلگاوە. کرێکارانی ڕسمی پەیمانی نەوت لە کۆتایی مانگی ڕەزبەری 1401 لە ڕێگای بەیانیەیەکەوە جەختیان لەسەر پشتیوانی خۆیان لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ئێستای خەڵکی ئێران کردەوە. ئەوان باسییان لەدەستبردن بۆ چەکی مانگرتن و پشتیوانی لا شۆڕش کرد و تا ئێستا چەند مانگرتنی هۆشداری دەریان بەڕێوە بردووە. لەگەڵ ئەوەی کە سەرانی ڕژیم ئاگاداری گرنگی زۆری ناڕەزایەتی و مانگرتنی نەفتگەرەکانن، هەوڵیان داوە لە ڕێگای هەڕەشە گرتن و هێرش بردنە سەریان ئیمکانی هەموو جۆرە ناڕەزایەتی و مانگرتنێکیان لێ زەوت بکەن. بەڵام تووشی شکست بوون و هەر ناڕەزایەتیەک ڕادیکاڵتر و هەموو مانگرتنێک کامەڵتر لە پێشوو بەڕێوە چوون. درێژە و پەرەسەندنی ناڕەزایەتی کرێکاری لا بەشە جۆرە و جۆرە کلیدیەکانی وەکو نەوت،
هاندەرێکە بۆ باقی کرێکارانی لەسەرکار بۆ پەیوەستبوون بە شۆڕشەوە. ئەم بابەتە ئیمکانی ئەوە فراهەم ئەکات تا یەکێک لە کەمایەتیەکانی خەباتی شۆڕش گێڕانە و هیوا بەخشی ئێستا چارەسەر بێت و ئەم ترس و دڵڕاوکەیە ئێستا کەوتۆتە گیانی سەرانی ڕژیم ببێتە تەکانی مەرگ و تێداچوونیان.